سارا عوسمان دانیشتوی شاری سلێمانیم و خەڵکی سەرچاوی بازیانم. لە ساڵ 1991 کاتی ڕاکردنەکە لە شاری بانە لەدایک بووم. لەبەرەوەی لە ڕێگای لەدایک بووم و ئەو وەختە نەتواندراوە قەترەی دژە ئیفلیجی مناڵان بخۆم، بۆیە لە تووشی ڤایرۆسی ئیفلیجی مناڵان بووم و حاڵەتەکەی من پێوترێ پۆلیۆ کە لە تەمەنی 5 مانگیە بە دەرزی تووشی ئەم حاڵەتە بووم. لە مناڵیەوە هەمیشە ویستومە کەسایەتیەکی دیارم هەبێت، یعنی ویستومە لە بوارێکە بخوێنم یان کۆمەڵەکارێ بکەم کە جابم لەوەی لە کەسەکانی دەوروبەرم. بۆ نمونە خەونم بوو ببمە هونەرمەندێک کە خۆشبەختانە توانیتم کۆلێژی هونەر تەواو بکەم و خەونم بۆ یارمەتی دەوروبەرەکەم بم، چونکە بەردەوام یارمەتیم لەوانەوە وەرگرتووە. تەمەنێکە لە تەمەنێکی مناڵیمەوە کاری خۆبەخشیەکەم کە ئەمە مای دڵخۆشیە بۆ من. ئەوەی کە هەمیشە منی دڵتەنگە کرد ئەوە بوو کاتێکە فامم کردەوە وەکو هەموو مناڵێکی ئاسایی لام سیر بوو بۆچی هەنگاوەکانی من ڕێک نییە. ئەمە مای پرسیار بوو بۆ من. هەرچەندە خێزانەکەم ئەیانویست ئەم شتە لە لای من کاڵکەنەوە، ینی ئاسایی وەری بگرم، بەڵام قرس بوو لەو کاتەیە، چونکە من ئەمویست وەکو مناڵەکانی ڕەفیقم ڕابکەم یان کۆمەڵە یاری مناڵانە هەیە من بیکەم، بەڵام نەمەتوانێ بیکەم. وەکو هەموو مناڵێکی ئاسایی لە تەمەنی 6 ساڵیە داخلی یەکەم پۆلی مەکتەب بوو. تۆزێ قرس بوو بۆ لەبەرەوەی مناڵەکان لاسایی منیان نەکردەوە، یان وەکو من ئەڕۆشتن کە ئەمە منی بێتاقەتە کردیان پێیەکەنیتن. هەموو ڕۆژە من بەر ئەم ئازارە ئەکەوتم. بەڵام ئەوەی کە ئامانج بوو لە دڵی منە وەکو مناڵێک هەمیشە مامۆستاکانم پێیانەوتم تۆ بیرکردنەوەت پێش تەمەنت کەوتووە. من هەمیشە زیاترم داوا کرد، یعنی هەمیشە حەزمە کرد هەرگیز لێستاشە هەرگیز خۆزگە بە مناڵی ناخوازم، هەمیشە حەزم لە تەمەنی گەورەترە زۆرتر ببینم. هەموو هەنگاونانێ بۆ من لەبەرەوەی باری تەندروستیم باش نییە، هەنگاوەکانی من ڕێک نین، ڕێگری بووە لە بەردەم تواناکانی منە. بۆ نمونە کە من بەگەچەوە چوون بۆ ئامادەی بخوێنم، شتێک بوو کە هەمووان ڕێگر بوون، ینی هەمووان ئەترسان لەوەی کە من سەرکەوتوو نەبم، بەس ئەوەی کە منی سەرکەوتوو کردچی بوو ئەو بڕیارە بوو کە من بە ناخی خۆمیا بوو، ئەویش سەرکەوتنە. بۆیە ئەمە وای کرد کە من زاڵ بم بەسەر هەموو ئەو بارودۆخەیە. لە تەمەنی 16 ساڵیە جارێکی تر پێکانم توانبووم جارێکی تر قاچم لە دەستیایەوە، نەمتوانی بڕۆم. دووبارە چەند نەشتەرگەریەک کرامانی دکتۆر بەمنی و دوای چەند نەشتەرگەریەک ئەتوانیت دووبارە بە پێ بڕۆی. بە چەند نەشتەرگەریەک جارێکی تر کەوتمەوە سەر پێکانی خۆم، واتە 6 ساڵ لە ماوەی 6 ساڵە من هەر ساڵی نەشتەرگەریەکەم کردووە و لە پاڵیشیە خوێندنەکەم تەواو کردووە. خەونی من لەسەر جێ کاتێ لەسەر جێ کەوتبووم بیرمە کردەوە کە من ئەچمە کۆلێژی هونەر. ئەمە خەونێ بوو ڕەنگە خەڵک پێ بکەنیایە کە هاو منیە بینی قاچم لەگە چایە و ناتوانم هەنگایە بنۆم، زانکۆی چی؟ مای پرسیار بوو لای خەڵک، بەڵام من هەمیشە لە نەخشەی ژیانمە کە پلانەکانم دانا ئەموو لە هەڵ ئەسمەوە و دووبارە دارشەقەکانم فڕە ئەیام ئەچمە زانکۆ. خۆشبەختانە چوومە کۆلێژی هونەر بەشی ڕسمم تەواو کردو زانکۆی سلێمانی. لەبەرەوەی لێستەیە من دامەزراوی ڕسمی نیم وەکو وانە بێژێک دەرسەڵێمە و وانەی هونەر هەموو ڕۆژەکانی هەفتە نییە، من هەفتەی 2 ڕۆژ لە ئامادەی کۆساری کوڕان دەرسەڵێمەوە، وانە بە پۆلەکانی 10 و 11 ئاڵێمەوە. خوێندکارەکانم زۆر خۆشەوێ چکە تقریبەن وەکو تەمەنی خۆم وان دڵخۆشم لەگەڵیانە. هەرچەندە ئێمە یەکەم جار کە بەر هەر شوێنێکی کۆمەلگا کەوین، بەر هەر حتا چۆن بڵم دامەزرانێکی زۆر سادە یان ئیشێکی زۆر سادە کە ئەبینن کەسێکی خاوەن پێداویستی تایبەتی تۆزێ سڵە لێیەکەنەوە لەوەی کە بڵێ بەتوانە بێ بڵێ وەریگرین چاک بێت. بەڵام خۆشبەختانە کە چووم تەقدیمی ئەو مەکتەبەم کرد، مدیرەکە بە دڵێکی زۆر گەورەوە پێشواسی لە من کرد و وتی من تواناکانی تۆم بەر لەوەی بێتە ئێرە بینیوە. و لە هەمان کاتیشە لە یەکێتی کەمەندامانی کوردستان کاری خۆبەخشیەکەم لەوێ لە پرسراوی بەشی هونەریم و دڵخۆشم ڕۆژانە لەگەڵ کەسانێک کە هاوشێوەی خۆمن. ڕەنگە ئەگەر لە هەموو پێگەیەکی کۆمەلگایان لە هەموو بینایەکی کۆمەلگایە ئێمە بەر توانج بکەوین، ئەوە تاکە بینایە کە ئێمە توانجمان لێ نایرێ بۆ لەبەرەوەی لەوێ هەمومان وەکو یەکین، هەمومان توانای جەسەدیمان کەمە، بەڵام بیرکردنەوەیەکی جوان و دڵێکی گەورەمان هەیە بۆ ژیان. ئەو شتەی کە
لە هەموو شتێک گرنگترە لام و لە هەموو شتێ زیاتر خۆشمەوێ مرۆڤ دۆستیە کەسانێکە کە مرۆڤ دۆستن کەسانێکە کە تەواوی سیفەتەکانی مرۆڤبوونی ئەنتیایە ئەمە زۆر چونکە ئەگەر ئێمە ڕۆژانە نەتوانین هیچ شتێ پێشکەشی یەکتر بکەین خۆتوانین خەندەیەکی جوانی پڕ مرۆڤانە بە بەرامبەرەکەمان ببەخشین. هیوایەتەکانی من زۆرن و سارایەکی بچکۆلانە و هیوایەتێکی زۆر. ئەوانی کە ئێستا لەگەڵمان ینی بەدەست هاتوونە کاری هونەریە کە زۆر دڵم خۆشە پێی و بەردەوامم تایە و مەلەوانیەکەم و تەمەناکەم کە خەونێکی زۆر خۆشەویستمە ئەویژەوەیە کە لە داهاتوە بتوانم وەکو یەکەم دیسەیبڵ یەکەم کەسی خاوەن پێداویستی تایبەت سەما بکەم. ئەکرێت درەنگ بگەم ئەکرێ هەنگاوەکانم بە نەرمی بێت بەڵام دوجار ئەوەی مەبدەئی منە ئەوەی ئامانجی منە گەشتنە. ئەو بڕوانامانەی کە وەکو چالاکوانێکی مەدەنی بە من بەخشراوە گەورەترین دەستکەوتەکانی منە و لە هەمان کاتا بڕوانامەی بە کەلەریۆست کە زۆرم خۆشەوێت کە ئەو ڕۆژەی بڕوانامەکەم وەرگرت من دەستم کردە گریان چکە ئەزام چۆن بەدەست هاتووە لە بڕەوە گەورەترین سەرۆتی ژیانی منەکە هەمیشە خۆشمەوێت. ئەکرێ ئەوەی ئەمڕۆ بۆ تۆ ڕەخسێت بەیانی دووبارە نەبێتەوە. بۆیە هەرگیز چانسەکانی ژیان لەدەست خۆتان مەیەن و پێشوازی لە هەموو ئەگەرەکانی ژیان بکەن لە هەموو ڕووداوەکانی ژیان بکەن بە خۆشی و ناخۆشیەکانەوە. ڕەنگە کاتێ تووشی بارودۆخێکی ناخۆشە بین هەموو چواردەوری خۆمان بەڕەشیە بینین بەڵام ئەمە باشترین وانەیە بۆ سەرکەوتنی دواترمان. کەس نییە سەرکەوتوو نەبێت. خەونەکانی من لێرەوە من هەموو ڕۆژێک کە لە خەو هەڵەسم بە کۆمەڵێ پلانی تازە و بەرنامەی تازەوە واتە من بۆ ئەمڕۆ ئەوەی ئەمەوێت ئەیکەم و بۆم گرنگ نییە چەند جار شکست دەهێنم بۆم گرنگ نییە چەند جار ئەکەوم ئەوەی گرنگە بۆ من هەموو ڕۆژێ خەونەکانی من لەو ڕۆژەوە تازە بێتەوە. هەموو ڕۆژەکانی من هەندێک جار ئەچێتە سەر کاغەز و دڵخۆشم بە تێکستە زۆر بچکۆلانەکانم و هەمیشە ویستومەوەکو مەیەک هەموو دەوروبەر بە جوانی بینم هەموو شتێکی جوان مای نووسین و مای گرنگی پێدانە لای من لە نووسینەکانمە هەمیشە ویستومە بەرامبەر بە جوانی پیشان بدەم ئیتر بەرامبەر هەر کەسێک بێت مناڵێک بێت پیاوێک بێت ژنێک بێت بمەوێت جوان وەکو یەکێک لە تێکستەکانم کە ئەڵم نەپیا ئەو دێوەزمە گەورەیە نەژنیش فریشتە ئاسایە و ئەکرێت لە نێوان هەردووکیانە تەفاهمێک بە یەکتریان بگەیەنێ و تێکستەکانم خۆشەوێت و نووسینەکانی من هەمە جۆرن شەری نیشتیمانیم هەیە و شەرم بۆ پێشمەرگە هەیە یەکێک لە تێکستەکانم تێکست بەناوی من شوو بە پێشمەرگاکەم کە براوەی ساڵی 2014 بوو لە خەڵاتەکانی ڕوانگە. ئەکرێ بڵێن ژیانکردن بۆ کەسێکی خاوەن پێداویستی تایبەت کەمی قورسترە ئەمە ئەوە ناگەێنێ کە تەسلیمی ژیان بین بەڵام ئەبێ باستەوەشکەین کە قورسترە بۆ نمونە ئەگەر کەسێکی ئاسایی بە شێوەیەکی زۆر سادە پێویستیەکانی ڕۆژانەی بەدەست بێنێ بەڵام کەسێکی خاوەن پێداویستی تایبەت کەمتلوانێ ئەو پێڵاوی تۆ لە پێتایە کە زۆر بە سادەی لە پێیەکەی تو نرخی نازانی بۆ من بە چەند جارێک بۆ بازار پێڵاوێکی لەو جۆرەم دەست نەکەوێت کە بۆ قاچی من باش بێ بتوانم هەنگاوەکانمی پێوە بنێ. من هەمیشە کە ئاچمە شوێنێک خۆم لە هەمویان بە جوانترە بینم. بۆ نمونە کە لە زانکۆ وەرگیرام یەکتر مامۆستاکەم وت مامۆسا چەند ساڵە بێت تەلەبێکەوەنە جوان لێرە نەیخوێندووە. ئەمانە واکات کە خۆمم خۆشەوێت و ژیانم خۆشەوێت. من دایمە لە هەبوونەکانمەوە دەست پێکەم ناچمە بەردەمی ئاوێنەیەکە و یەکسەر قاچم ببینم نەخێر من لە هەموو ئەندامەکانی جەستەم تێرە بم سەیریەکەم ئینجاڵم خەلەلێک لە قاچما هەیە بۆ نمونە من خاوەنی دوو چاوی جوانم لەوێکی ڕێکم هەیە قژێکی درێژم هەیە تۆزێ قاچم کێشەی تایە و هیچی تر. ڕۆژێک باسی کێشەکانی ژیانمانە کرد لەگەڵ چەند ڕەفیقێکما بووم یەکێک لە هاوڕێکانم هەر باس کرا و من هەر پێکەنیتم هەرچیان ود من هەر پێکەنیم کێشەم نەبوو دوایوتی تۆ زۆر سەیرە کەسێکی خاوەن پێداویستی تایبەتی و پێشەکەنی وتم یانی بۆ پێنەکەنم من دڵم خۆشە بە ژیان قاچاقی چێ بە پێکەنینە. ئەگەر بە دوو شەی زۆر سادە من پێناسەی ژیان بکەم ژیان واتای چێژوەرگرتن واتە من بۆیە لەم ژیانەیەم چێژی لێ ببینم ناکرێ هەموو ڕۆژێ بە خەم و بە بۆڵەبۆڵ و بێتاقەتی بەڕێکەم ژیان واتە ژیانکردن و چێژبینی.